سەرکۆ گەنجێکی شاری هەڵەبجەیە. ئەو نەک هەرتەنیا خۆی بەسەر ئازارەکانیدا سەرکەوتووە، بەڵکو بووەتە هیوایەک بۆ سەدان کەسی تر. ڕۆژگارێک بە خەمێکی قورسەوە کە بریتی بووە لە لەدەستدانی هەردوو قاچی نیشتیمان جێدەهێڵێت و دەبرێتە ئەمریکا. دوایەوە چوون ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا. لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لەوێ زیاتر پاڵپشتی کرام، زیاتر هاندران بەوەی کە من دەستکەم بەو پرۆژانەوە بگەڕێمەوە کوردستان. ئەو بوو لەم ژوورەوە لەم ژوورەدا کە ئێمەی ئێستا لە 20 مناڵەوە دەستمان کرد بە دابشکردنی کورسی تایبەت بە توشبوانی فلیجی مێشک و گەڕانەوەیان بۆ ناو قوتابخانەکان و کۆمەلگا. سەپۆرتێکی زۆر زۆر گەورەی منیان کرد بە هێنانی کورسی، بە هێنانی دکتۆری تایبەت بە توشبوانی فلیجی مێشک و نەخۆشیەکانی دڵی مناڵان. تەنها لە سنتەرەکەیەوە منداڵەکان نابینێت، بەڵکو بە شوێن دۆزینەوەی ئەو کەسانەشەوەیە کە ژیان بەهۆی نەبوونی ئەندامێکی جەستەیان یان نەخۆشیەوە گیرۆدەی کردووە. دوای نمونەی ئەمەش گەنجێکە کە لە دەنگی ئەمریکاوە باز لە کێشەی قاچێکی دەکات کە بەهۆی مینەوە لە دەستی داوە. بەڕاستی لە سەرەتادا کاتی راپۆرتەکەمان بینی زۆر زۆر بە پەرۆشەوە بووم کە کاک ئیکرام ببینم خزمەتی بکەنیانی. ئەو بوو سەردانی کردین لە شاری سلێمانی و بەڵێنی دروستکردنی پەلی دەستکردمان پێە. لە ماوەیەکی کورتە توانیمان پەلێکی دەستکردی بە مواسەفاتی پێشکەوتوی کوالیتی باش دروست بکەین و پێشکەشی بکەین. پێشتر پەلێکی هەبوو، پەلەکە بۆ ڕاهێنانەوەیە بەڕاستی بۆ ماوەی 2 مانگ 3 مانگ، بەڵام کاتێکی زۆر زۆر ئەوە بوو بەکاری هێنابوو. ئیکرام ئەو گەنجەیە کە لە هەورامان بەهۆی تەقینی مینەوە قاچێکی لەدەستداوە. پێشتر لە راپۆرتێکی دەنگی ئەمریکادا باسی لە مەترسیەکانی مین لە ناوچەکەیان کردبوو. ئەو ئێستا بەهۆی هاوکاری ڕێکخراوی بەرەو ژیانێکی نوێوە خاوەنی قاچێکی دەستکردە وە خۆی دەڵێ ژیانی گۆڕاوە و ئێستا دەتوانێت بە ئاسانی و بەباشی ڕێبکات. سپاس بۆ دەنگی ئەمریکا کە ئەو کاتێک کە راپۆرتەکەتان لەگەڵا کردم سەبارەت بە مین، من راپۆرتەکەم و کاکسەرکۆ بینی بووی، ئەویش کاردانەوەی هەبوو بەرامبەر بە من بانگی کردم بۆ لای خۆی کە یارمەتی یام هاوکاری کردم کە قاچێکی دەستکردی پێشکەوتو چاکی بۆ دروست کردم کە یارمەتی دەرە. ئێستا بۆ ژیانم تا ڕادەیەکی زۆر بڵێم کاراسانی بۆ کردم و ئێش و ئازاری قاچیشمی کەم کردوێتەوە. ڕێکخراوی بەرەو ژیانێکی نوێ لە ساڵی 2017 دامەزراوە، بووەتە پردێکی مرۆیی نێوان ئەمریکا و هەڵەبجە. 6 مانگ جارێک پزیشکان و ڕێکخراوە مرۆیی ئەمریکیەکان سەردانی شارەکە دەکەن و هاوکاری و پێداویستە پزیشکیەکان دەگەیەنە دەستی سەرکۆ. ئەم ڕێکخراوە تا ئێستا توانیوێتی نزیکەی 50,000 کورسی تایبەت بە منداڵانی خاوەن پێداویستی تایبەت و عەرەبانەی منداڵانی خاوەن پێداویستی تایبەتیان بۆ دابین بکات. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەڵەبجە.